گفتوگۆکردن لەسەر بابەتی سکاڵا نووسەکانی بەگشتی هەرێمی کوردستان، بەڵام ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەی کە پەیوەستە بە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و گفتوگۆمان لەسەر بە میوانداری بە ڕێزان نوێنەری دادگای سلێمانی و هەروەها دەستپاچی سلێمانی و هەروەها داواکاری گشتی سلێمانی و لە هەمان کاتە داوامان لە کۆمپانیاکەش کرده بوو کە ئامادە بێت لە هۆڵی کۆبوونەوەکان بۆ ئەوەی بتوانێت داکۆچی لە خۆی بکە یاخود بتوانێت وەڵامی پرسیار و سەرنج و تێبینیەکانی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بداتەوە بەداخۆ نوێنەری کۆمپانیاکە ئامادە نەبووە لە کۆتایی کۆبوونەوەکەیە نوێنەرێکیان هاتووە کە مافی ئەوەی پێ نەبووە کە ئەو دەسەڵاتەی نەبووە کە بتوانێت ڕێگە پێدراو نەدوو بۆ وتەکانی بۆیە بەشداری کۆبوونەوەکەی نەکردووە. ئێمە پێمان وایەوە بەشێکە لە کەم و کورتەکانی کۆمپانیاکە. ئەوەی کە ئەمڕۆ زۆر گفتوگۆی لەسەر کرا دیارە مناقەشەکە دوور و درێژ بوو بە ئامادەبوونیەوە بە ڕێزانەی کە باسمان کرد، ئەوەی کە لەسەری ڕێکەوتینەوەیە کە بە کۆی دەنگی ئامادەبووە ئەندامانی ئەنجومەنی بەڕێز کە ئامادەبوون بە کۆی دەنگ ئێمە ئەم پرۆسەی ئەم گرێبەسەی لە نێوان وەزارەتی داد و لە کۆمپانیاکەیە کراوە. ئێمە پێشنیارمان ئەوەیە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی داد کە ئەم گرێبەسە هەڵبووە شێنێتەوە گرێبەسەکە ئەگەر بیش کرێ بە شێوازێکی تر بکرێ و شێوازی یەکەمی ئەوە بێ کە بە شێوەی چێبرچێ بکرێ بۆی هەم سیستەمەکە شێوازێکی سەرکەوتوتر و باشتری هەبێ و هەم ئەو بڕی پارەی کە ئێستا دیاری کراوە ئێمە دڵنیان لە چێبرچەکەیە بڕی پارەکە زۆر کەمە بێتەوە و ڕەنگە بە تەواوەتی هەن لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و هەم لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت.